لە نۆهەمین ساڵیادی دامەزراندنیدا کەناڵی ئاسمانی پێیان بە دروشمی ڕاستی و ڕاشکاوی درێژە بەکارەکانی دەدات وەک بەرپرسانی کەناڵەکە ژەختی لێ دەکەنەوە ئامانجیان خزمەتکردنی ئاینی ئیسلام و گەشە پێدان و هۆشیارکردنەوەی کۆمەلگایە و لە بەرامبەر بێدادی و گەندەڵیشدا داکۆکیکردن لە مافی هاوڵاتیان و مانەوە لەبەرەی خەڵکیان هەڵبژاردووە ئەو کات بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامی ژەخت دەکاتەوە پەیام مینبەری کاریگەری کۆمەڵی ئیسلامیە بۆ پشتگیری لە جەماوەر و بەرجەسەکردنی بنەماکانی چاکسازی. ئەم کەناڵە لە ڕابردووەوە یا لە ساڵی 2008ەوە کە دامەزراوە هەتا ئێستا بەبێ وچان خزمەتی کردووە و توانیوێتی لە وێنەیەکی جوان لە کەناڵی ڕاگەیاندنی کوردی پیشاندا ئەویش بەوەی کە هەوڵ بدات ڕاستیەکان وە خۆی بگەێنێ بە بینەر و بە تایبەتی قۆناغی دووەمی دەستپێکردنی پەخشی کەناڵی ئاسمانی پەیام کە کەناڵێکی هەواڵی و خەبەری و سیاسیە کە لەم ڕۆژەوە توانیوێتی تەختەیەکی باشی بارودۆخی هەرێمی کوردستان بکاوە بتوانێت هەواڵە جیاجیەکانی هەرێمی کوردستان بگەێنە بە بینەری هەرێمی کوردستان و دیارە لەم ڕۆژەوە تووشی گرفت و ناڕەحەتی و تەنگژەی زۆر بووە بەداخەوە کە لە هەرێمی کوردستانە یەکێک لەو لایەنانەی کە فشاری زیاتری لەسەر ڕاگەاندنکارە و ڕاگەاندنەکانە بەگشتی. لە ئێستادا پەیام تایبەتە بە هەواڵ و سیاست کە ئەمەش گۆڕانکاریەکە لە ڕەوتی کارکردنی کەناڵەکە بە بەراورد بە قۆناغی ڕابردوو ئەندامانی ئەنجومەنی بەڕێوەبردنی کەناڵەکەش بینەران دڵنیا دەکەنەوە سەرەڕای دەیان بربەست و گرفت و قەیران بەردەوام دەبن لە گەیاندنی دیمەنی ڕاستەقینەی هەواڵ و ڕووداوەکان پاڵپشت بە دروشمی ڕاستی و ڕاشکاوی. ئێمە لە بەرواری 22 ساڵی 2016 کەناڵە جارشکە دەست پێکاتەوە بۆ فترێکەوە سێ و دوای کە دەست پێکاتەوە ئەم جارە دروشمێکی تر کە بریتە لە ڕاستی ڕاشکاوی ئەمەش لە پێناوی چیە لە پێناوی ئەوەی کە ئەو فۆرمە گشتی ئەمە تەسەوەرمان کرد کە چیدی کە لەوانەیە خزمەتی زۆر خێرای هاوڵاتی نەکاوە خۆشتان نەزانێت لەم کەناڵایە بینەر یاخود با بڵێن هاوڵاتی چەقی کارکردنی ئێمەوە کۆی ئەو هەوڵانی کە ئێمە ئەیدین بۆ خزمەتی هاوڵاتیە بۆ ئێمە ویستمان تەجاوزی ئەمە بکەین و بتوانین فۆرمێکی تر دروستکەین لە کەناڵێکی خەبەری سیاسی بۆی کە پەیامەکانی هاوڵاتی یاخود با بڵێن ئەو خەون و خولیایی کە هاوڵاتی هەیە زوو بێتە سەر شاشەکە و پەیامەکانی زوو بڵاو بێتەوە زوو بکات. پەیام لە ماوەی کارکردنیدا دووچاری دەیان بەربەز هاتووە بەڵام بەڕەچاوکردنی بنەما پیشەیەکان و پەیڕەوکردنی بابەتی بوونی ڕۆژنامەوانی توانیوێتی بەردەوام بێت. هاوکات سەرۆکی لقی سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانیش دەڵێت کەناڵی ئاسمانی پەیام توانیوێتی گۆڕانکاری لە میدیای حیزبیدا دروست بکات. مرج نییە ئەم کەناڵە هەموو بەرنامەکانی لە ماوەی 8 ساڵی ڕابردووە هەموو بەرنامەکانی ئیسلامی بێنە خێرەوە کەناڵێکی هەواڵی ئێستا کۆمەڵی ئیسلامی هەساوە بە جیاکردنەوەی ئەتوان بڵێن دین لە میدیای حیزبی خۆی ئێستا کەناڵێکی هەیە تایبەتە بە وەعزی ئاینیە و ناوی ناوبانگەوەت ئەم کەناڵە شتێکی باشی کردووە کە هەستاوە بەوەی کە کەناڵێکی هەبێت هەواڵی بێت کەناڵێکە کە میدیایە بەڵام لە چی لە چوارچێوەی ئەو ئایدۆلۆژیایی کە حیزبەکە باوەڕی بێت. پەیام ئەو کەناڵی ئەگەرچی لەلایەن حیزبێکی دیاریکراوە ڕاستە دەکرێت و هێڵە گشتیەکانی کارکردنی بۆ دادنرێت بەڵام لە مەیدانی کارکردنیدا لا پێشەنگی کەناڵە حیزبیەکان بووە و بەو پێی هیچ کات لا بازنەی بەردەستکی کاری حیزبیدا نەماوەتەوە و ئاوێنەی تێگڕای توێژە کۆمەڵایەتیەکان بووە بەبێ جیاوازی. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.